ئەم ئاوازەشمان تازەیە بۆ یەکەم جارە ئێمە پێشکەش بەیەوە و بە بینەرانمان فەرموون. پێشکەش بە کاکە سەمیت تادانۆی خۆشەویست شەقڵاوە هەولێر و شەقڵاوە ڕانیە یاڵە چۆن هیوات با کەسێکە باقلت ئەکا یاری باشە بۆ عاقڵ نابی ئەو نەسووک و بێعاری حاڵی خۆتت نەدیوە کە چەندە گرفتاری چۆن خۆشەویستی دەکەی دەزانی کاژاری بۆ سەمیر دادانۆیە بۆ سەمیر دادانۆیە لەگەڵ ئیدریس خۆش ناوی ئەوە جوانیان بۆ دەڵێم بە قورگم مەکەم یاری ئەوە جوانیان بۆ دەڵێم بە قورگم مەکەم یاری دووری تۆ وای لێ کردو شیری لە دەمما تاڵە وەک دەروێشی خانقا گەوتومە زکر و ناڵە لەم مەیخانە گەورەدا بەس پێکی من بەتاڵە لەم مەیخانە گەورەدا بەس پێکی من بەتاڵە ئاوار دەکەم بۆ ساقی ئەڵێم پڕیکە پیاڵە ئاواتی گۆڕە خوازێم بەدڵ عەشقم بەو چاڵە ئێستا کە ناومێدی بەسەر ئومێد مازاڵە خودا خۆی ئاگادارە لە کێ دەکەم سکاڵە خۆستە بوریم بۆ بێنا لەگەڵ گزەی شەماڵە بەشکم لەو حاڵە دەرچم نەیبینم ماوە حاڵە هەرچەندە دەزانم کەوا زۆر ئەستەم و مەحاڵە بڕواناکەم بتبینم لەبەر ڕووناکی ماڵە چاوەڕێی چیرۆکێکم وەک دەستان و خەیاڵە هەردی خۆش ناوی لێیە هەردی خۆش ناوی لێیە گوێگرە لەم ناڵە ناڵە هەرچی دوژمنی تۆی هەرچی دوژمنی تۆیە دوژ بێ بەگریە و ناڵە
وەک سەیرێکی بێلانە زیندانم لەناو قەفەس بەس ئەو لە خۆڕازی یار حیساب ناکا بۆ کەس وا دەزانێ خۆی ژەژی وا دەزانێ خۆی دەژی تەنها لەسەر ئەرک و بەس دڵنیام خۆی وا دەکا بە هۆکار و بانقەس دڵنیام خۆی وا دەکا بە هۆکار و بانقەس دنا دڵنیام تەواو لە دڵتانی ئایسکەس کاکە سەرهەد لێرەیە تۆ بۆ منی هەموو کەس سەرهەد خۆش ناوی لێیە تۆ بۆ منی هەموو کەس يشقي تواتلي من سلامة دبو لكوري سكري أشقا خريكي ما ندو ما يناسيني من أبو من وقت لا مدبو تاورواني فيماني لو الشي كلام دبو بلام قبدار كانت سرتافانا دا مدبو تكبير ما وقلام لآخرنا مدبو خوێنی دڵی شکاوم وەک پێنووسی خامەت بوو لێت نووسی بوو ماڵ ئاوا لێت نووسی بوو ماڵ ئاوا ئەی وەفاکەت کامە بوو ئەی هونەر نەبوو تەنها عیلاجی ئەم زامەت بوو ئیدریس خۆش ناوی لێیە بەزمی ئەم شەو زۆر خۆوە کاکە ڕیشە لێرەیە هونەر نەشە بوو